کەرکووک دۆخی بەرەو خراپترە ڕوا خۆتان ئاگدارن لە چەند مانگی ڕابردوو سوپای عێراق سکاڵای کردووە لەسەر 18 هاوڵاتی دانیشتووی گوندی تۆپزاوە یەکێکیان کاکەوێتە ئێرە بڵین باکووری کەرکووک و یەکیشیانەکەوێتە بڵین ناو سنتەری گوندەکەەوە لە تۆپزاوە ئەو لە دەورو ئەو ماڵانەی دەوروبەری سەربازگەکە 18 ماڵن ئێستا جارێ بەبێ ئەوەی یعنی دادگا ئەو سکاڵای یەکلا بکاتەوە ئەمان جارێ خوتوەیەکە و هەساون خانوویشیان داگیر کردووە لەو خانوانێکەوە سکاڵایان کردبوو لەسەر خاونەکەی بە تومەتی زیادە ڕەوی یاداشتم نووسیەوە بۆ وەزیری بەرگری یاداشتم نووسیوە بۆ مفەوزەی حقوقی ئینسان یاداشتم نووسیوە بۆ جەنابی پارێزگار چوومە لەگەڵ قایدی عملیاتە قسەم کردو کە ئەم قوتابخانەیە تاکە قوتابخانەی ئەم گوندەیە دانیشتوانی ئەو گوندە چل ماڵە بن لە تەپە جەلاو یعنی مناڵە تەڵەبەکان دایک و باوکیان مەعاناتی زۆریانەیە کە مناڵەکانیان نێرێن بۆ گوندەکانی تر ئەوان دەستیان گرتووە بەسەر قوتابخانەکەیە و ئامادە نین چۆلی بکەن و ئێستاشوە ئەو خانوویانە داگیر کرد ئێمە کۆنکریتیان کردووە بۆی تر ئەو ماڵە نەتوانێت بێت تیایدا بنشێ دەستیان بەسەر گرتووە و ئەبینیش لە ماوەی داهاتوو ئەیکەن بە سەربازگە و خۆیان تێی جێنشینە بن.